شویستانم دەچینە قەزای سۆران هاوکاری پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی لەگەڵماندا. ئازاد سڵاوت لێ بێم کاتت باش لەبارەی بەڕێوەچوونی تاقیکردنەوەی پرۆژەکەەوە چ زانیاریەک لە ئێوە هەیە؟ بەڵام ئاستا زانان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێتن دیارە ئەمڕۆ تاقیکردنەوەی پرشنجی فەرموودە کەوا پێکاتووە لە سل فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستان دوایەوەی کەوا لە مانگی ڕەمەزانی پیرۆز پرۆژەکە ڕاگەیەندرا و پەرتوەکان بڵاوکراونەوە. دیارە ئەمڕۆ وادەی تاقیکردنەوەکەیە کاتژمێر چواری ئێوارە تاقیکردنەوەکە لێرە لە هۆڵی مەڵبەندی هێشتی کۆمەڵی دادگەری لە سۆران بەڕێوەچێتن و هەروەها لە ناحیەی خەلیفانیش بەڕێوەچێتن. من بۆ زانیاری زیاتر قسەکردن لە باری بەڕێوەچوونی پرۆژەکە چمەلای بەرپرسی ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستا محەممەدم لەگەڵە بێتن. مامۆستا محەممەد ئەگەر بیتە ئێرانە سڵاوتێ بێتن پرۆژەکەتان چۆن بەڕێوەچێتن ئەگەر زانیاریمان پێ بدەیت. بسم الله الرحمن الرحیم. دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵسا بە ئیعلانکردن و ڕاگەیاندنی پرۆژەی پشەنجی فەرموودە بۆ لەبەرکردنی چل فەرموودەی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم. ئێمەش لە ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم لقەکانمان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵساوین بە دابەشکردن و پێدانی پەرتوچی چل فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بەشداربوانی پرۆژەکە. دیارە لە سنووری ناوەندەکەمان زیاتر لە 450 بەشداربوو هەیە کە ئەمڕۆ کاتژمێر 4:30 پاش عەسر ئینشاءالله لە خزمەتیانە بین بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکە. لە تەواوی سنووری ناوەندی سۆران لە چەند شوێن تاقیکردنەوە ئەکرێتن؟ بەڵێ ئێمە لە سنووری ناوەندەکەمان لە سەرجەم چارۆچەکەکان بەشداربوومان هەیە، بەڵام لە هەر یەکە لە ناحیەی باسرمە و هەروەها لە ناحیەی خەلیفان و هەروەها لە قەزای ڕەواندوز و هەروەها لێرەش لە سنووری ناوشاری سۆران تاقیکردنەوەکە ئەنجامەدرێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ساڵی دووەمە ئەم پرۆژە ڕاگەیەند. ئامانجی زیاتر چیەکە ئەم پرۆژان ڕاگەیەند؟ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامانجێتی لەم پرۆژانە زیاتر فەرموودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە زۆرترین هاوڵاتیانی نیشتیمان بگەێنێ، بە تایبەتیش چینی لاوان و بە تایبەتریش چینی قوتابیان کە هەستەکەین لێرەدا قوتابیان و گەنجانمان بە ڕێژەیەکی بەرچاو دابڕاون لە فەرموودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. پرۆژەکەی ئێمەش بەرچاوڕوون بێتن و هەروەها لە زیاتی ئەوەی خەڵک نمونە بە وتەکانی خەڵکانێک کە هیچ پەیوەندی و ڕەبتێکیان بە ئیسلامەوە نییە نمونە بە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وتەکانی بێنەوە دەچن. بەشداربوان زیاتر لە چتەمانێکەوە چاوەڕێکن تەواوی بەشداربوان لێرە ئامادە بن؟ ئێمە تەمەنێکی دیاریکراومان دیاری کردووە بۆ یعنی بڵێ بەشداربوانی پرۆژەی فەرموودەکە زیاتر تەمەنی 30 ساڵمان دیاری کردووە و بەپێی ئەوەش کە پەیوەندیمان پێوە کردبوون زۆربەی ئەوانەی کە خۆیان نانووس کردبوو بۆ ئەنجامدانی ئیمتیحانەکە ئەمڕۆ ئینشاءالله بەشدارە بن. تاقیکردنەوەکە بە شێوازێک بەڕێوەچێتن ئەگەر زانیاریمان لەسەر تاقیکردنەوەکە پێ بدەن؟ تاقیکردنەوەکە وەکو زۆربەی تاقیکردنەوەکانی تر پێکاتووە لە کۆمەڵە پرسیارێک 50 پرسیارێکە کە ئینشاءالله ئێمە ئۆفەری تایبەتیشمانە بێ بۆ کاتی ئەنجامدانی ئیمتیحانەکە ئۆفەرێک و سوپرایزێکمان بۆیانە بێت. 50 پرسیارە پرسیارەکان لە شێوازی هەڵبژاردن و هەروەها لە شێوازی نووسین و بۆشایی و هەموو جۆرەکانی پرسیارهێنانەوە. خەڵاتەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ یەکەمەکان چیەوە چەند قوتابی خەڵاتەکرێتن؟ بەڵێ ئێمە بەگشتی 50 بەشداربووی یەکەم خەڵاتەکەین. 3 خەڵات یەکەم بریتیە لە گەشتێکی عەمرە بۆ ماڵی خوای گەورە لە ئەوانەی کە یەکەمە بن لە ئیمتیحانەکەیە و هەروەها لە 4ەم تا 15میش بڕی 150,000 خەڵاتی پرۆژەی فەرموودەیە و هەروەها لە 16میشەوە تا 50مین کەسی سەرکەوتوو ئێمە خەڵاتی شایستەیانەکەین ئینشاءالله. دووەکەیانتان چیەوە؟ ئێمە وەکو ناوەندی سۆران و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ دووەم ساڵەکە ئەم پرۆژەی ڕائەگەینین. هیوادارین بەشداربووان بەو پەڕی گەرموگوڕیەوە بەپیلی پرۆژەکەمانەوە بێن پرۆژەکە زیاتر بۆ ئاشناکردنی فەرموودەکانی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم لە هەموو ڕۆکەوە هیوادارم بە زۆرترین گوڕوتینەوە بەشداری بکەن بۆ ئەوەی فەرموودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانەیان ڕەنگ بدات.
سپاس بۆ ماستا محەممەد بادلێ بەرچناوەندی ڕێکخراوی تەبەن بەڵ ماستازانە نەگەڕێمە وڵایت سپاس بۆ پێمنەرمان ئازات ئۆمەراوەی کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی دەچم